نان من لبان ئەمەیە برا ئەوە ئازاری حکوومەتەکەی کوردستان و عێراق ئەمەیە چوار فەقیروەخاوان ناکەن هیچ کەسابەتێکم نییە لەمە زیاتر ئەوە وەمانیەکیش 2 دینار دەرناکە وەمانیە بەخوا وەمانیەکرد 2 دینار دەرناکە کیلۆی 125 فلسە وەڵا شکر وەڵ پیاواکەم حەمد و سەنایەکەم وەڵا گشتی ئەڵم دەنەکەی خۆمە دەریەکەم بیا ئەیدەم نوێل نیمە بۆ خۆم ئەگەر ڕۆژە چاق قوتیم دەستکە خڕیەکەم دوو ڕۆسیێڕەوە یەکەمە فەردەیەکەوە ئەدەمە 4 ئانەوە ئەیخۆم نەوەڵە مەعاش من لای باوەیە نەوەڵە مەعاشم نییە وەڵا لای تورکمانەکان برادەرم لەناو بازاڕی فرەشم نایژم کیلۆی 250 225 وەرە ڕۆژێ 4 کیلۆ ڕۆژێ 5 کیلۆ ئیتر لەوە زیاتر نییە بەخوا دیەکانە ڕمانە باسەرمە من نارم ئەمەیە چەند ساڵە 20 ساڵە 10 ساڵە